بێ ڕەزامەندی ژینگە هیچ پاڵاوگەیەک مۆڵەتی پێنادرێت. دەستەی ژینگەی هەرێمی کوردستان دووپاتی دەکاتەوە کە بەبێ مۆڵەت ڕێگە بە دامەزراندنی هیچ پاڵاوگەیەک نادرێت و پێویستە پاڵاوگەکان مۆڵەتی ژینگەییان هەبێت. لە پارێزگای هەولێر کۆمەڵێک پاڵاوگەی نایاسایی داخراون بەهۆی پابند نەبوون بە ڕێنمایەکانی تایبەت بە ژینگە و هاوکات بە گوێرەی زانیاریەکانی دەستەی ژینگە پێویستە پاڵاوگەکان مۆڵەتیان نوێ بکەنەوە ڕەچاوی مەرجەکانی ژینگەیش بکەن. لە چوارچێوەی هەوڵەکانی پاراستنی ژینگە و کەمکردنەوەی ڕێژەی دەردانی گازە ژەهراویەکان حکوومەتی هەرێمی کوردستان چەندین هەنگاوی بەم ئاراستەیەدا ناوە. بێگومان بۆ پاراستنی ژینگەی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیەکی تایبەت بە ژینگەی کوردستان دەدات و لە ڕێی چەند ڕێنماوی مەرجێک بۆ ئەو کارگانەی کە کارگەی پاڵاوکردن مەرجەکان تونترەکات بۆ ئەوەی کە ژینگەی کوردستان پارێزراو بێت و ڕەزامەندیش ئەگەر وەرنەگرن لە بابەتی ژینگەیی بە هیچ شێوەیەک پاڵاوگەکە مۆڵەتی پێنادرێت. بۆیە گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئازاد نووری بەڕێوەبەری فەرمانگەی کاروباری هونەری و لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان گفتوگوی زیاتر لەبارەی پاڵاوگەکان و مەرجەکانی دەکەین کە بێت چ مەرجێکی ژینگەیی تیابێت بۆ پاراستنی ژینگە. بەخێراتم دەکەین سپاس بۆ ئامادەبوونتان. کاک ئازاد پێشەم هەموو شتێک ئەمە لە پێناو پاراستنی ژینگە و گرنگی پێدانی ژینگەیە کە داوای ئەوە کرد یەکەم جارە بێ مۆڵەت بدرێت جا دواتر بتوانن پاڵاوگەکان دابنێن. ئەکرێت پاڵاوگە دابردرێت بە بێ مۆڵەت ئەگەر شتیوە هەیە ئەبێت چۆن مامەڵەی لەگەڵا بکرێت و چ سزایەکیان بەسەردا سەپێنرێت؟ بەرنامەتان دەکەم بەڕاستی بەرنامەیەکی زۆر گرنگە وەکو دەستی پارێزراوی ژێگەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە قسەدەکرد لێکوانە ڕاستی چونکە ئێمە ئەگەر تەماشای ئەم کابینەی بکەین لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕێنماییەک دەچوو لە وەزارەتی سامانە سروشتیەکان ڕێنمایی ژمارە 1 ساڵی 2020 و هەروەها لە دەستەی پارێزراوی ژینگەش ڕێنماییمان هەیە لەوە دامەزراندنی پاڵاوگە و پرۆژەکان بەگشتی ویشە ڕێنمایی ژمارە 1 ساڵ 2024 و هەروەها ڕێنماییش کەشمان هەیە بۆ کوالیتی هەوا کەویش ڕێنمایی ژمارە 3 ساڵی 2021 بەسڕاحەت دەڵێمە ئەو ڕێنماییانە تۆزێک زەحمەت ئەو بەو فلترانەدا تێپەڕن ئەوانەی دێن مۆڵەت دەربێن یا ڕەزامەندی ژینگەی بەدەست بێنن. ئەمە هەست پێ دەکەین لەو کابینەیە هیچ مۆڵەتێک و هیچ ڕەزامەندیەک لە دەستەی ژینگە و دەستەی ژینگە باز دەکەم هیچ ڕەزامەندیەکمان نەدات بێت پاڵاوگەیەک چونکە مەرجەکان زۆر سەختە لە بۆیان. کەواتە مەرجەکان چین؟ مەرجەکان یەکەم چاسەرکردنی ئاوی پیس و هەروە دانانی فلتەرە لەسەر پاڵاوگەکان لەسەر نابی هەوای پیسکە بەی شێوەیەکی و نابی ئاوی ژێرزەوی وانە پیسکەن بەی شێوەیەکی دەبێت یەکەی چاسەرکردنی ئاوی دابنێن و هەروە دەبی گرنگی بە ڕێژەی سەوزای بدرێت لە ناو پرۆژەکە و لە دەرەوەی پرۆژەکەش و هەروەها زۆر بابەتی تکە دەگریتەوە لە خۆی معنای دەبی بە کوالیتی ستانداراتی بە تەکنۆلۆژیا پێشکەوتویش بکات و هەروەها زۆر مەرجی قوس دانرا لە بۆی بەڕاستی دەو کابینەیە ئێمە هیچ ڕەزامەندیەکمان نەدا بە هیچ پاڵاوگەیەک چونکە دەبی ئەو مەرجانی هەموو تێدا بێت بۆ سلامەتی هاوڵات تەندروستی هاوڵاتیانە. باشە ئەبێت دووریە و جۆرە کارگانە لە شار و شوێنی نیشتەجێبوون چەندێک بێت ئایا ئەو مەرجانەش ڕەچاو کراون؟ بەڵێ ئەو مەرجانە هەمووی تێدا سنوورە ژینگەکانی پێدەڵێت هەمووی تێدا هەیە مەرجەکان و پێدەوتێت بە تەڵەوات داواکاریەکانی ژینگەچیە ئەو مەرجانش زۆرە ڕاستی نەک لە لایمەوە چونکە ئەمە ئەگەر تەماشای ڕێنمایی ژمارە 1 ساڵ 2020 لەگەر دەستبوونی حکوومەت ئەو ڕێنمایی دەرچووە ساڵ 2020 لە سامانە سروشتیەکان دەرچووە تەوەرەی تایبەتە بە ژینگەوە لەناو ڕێنماییەکە جێ کرایتەوە دەبێ بێ راپۆرتی یائی بکات ئەو لە راپۆرتی یائیمان هەیە ئەو راپۆرتەیە باسی هەموو شتێکیدا دەکرێت باسی تەندروستی هاوڵاتی و باسی توربە و خاک و هەوا و ئاو و هەموو شتەکانی جێبەجێ دەکرێت. باشە هیچ کارگەیەک تاوەکو ئێستا داخراوە پاڵاوگەیەک داخراوە تا ئێستا؟ ئێمە لەو ماوەیە چەند پاڵاوگەیەکی نایاسایی بەڕاستی پیان دەوتێت نایاسایی داخراون لە فەرمانگەی ژینگەی هەولێر بە هەمانجی لەگە پارێزگا و قایمقامێت شاری هەولێر بەردەوامیش دەبن لەو داخستانە. باشە تەنیا داخستنە یاخود سزاشیان بەسەر سەپێنرێت یاخود بۆیان هەیە دڵدوای ئەوەی کە مەرجەکان و ڕێنمایەکانیان جێبەجێ کرد جارێکی تر پاڵاوگەکە بکەنەوە؟ ئێمە کە تەماشا بکەن سێ جۆر پاڵاوگەمان هەیە لە هەرێمی کوردستان پاڵاوگەیەکمان هەیە حکومیە ئەوانە مۆڵەتیان هەیە کێشیان نییە و پاڵاوگەی کەمانە پێ پاڵاوگە گەورەکان و پاڵاوگە بچووکەکان ئەو پاڵاوگە گەورانە و پاڵاوگە بچووکانە لە کاتێک دروست بوون حکوومەتی هەرێم تووشی قەیرانی گاز و بەنزین بووە لە ساڵی 2015ەوە ئەو کاتە ئەوانە دروست بوون بەڵام ئەوانە ئێستا بەخۆیان تووشی قەیران بوون زۆربیان داخران بەخۆیان دایان خست و ڕۆیشتن شوێنەکانیان بەجێهێشت بەس ئێستا هەندێکیان ماون بەس ئەوانەی کە ئێستا دادەخرێن کە دەستە ژینگە پێیان دەڵێت بڕۆن
مۆڵەت و خۆتان دەربکەن مۆڵەتیان پێ دێ دەرفەتیان پێ دێ بچن ڕێکارەکان دروست بکەن ئەواقع حال چکە دروست کرایە پرۆژەکە دەبی بێن ئەمە بێن تەحامل بکەن بە شێوەیەکی قانونی ئەگەر ناکرێتەوە ئەو پرۆژانە لەناو ئەو هەواڵەی کە خوێندمەوە باس لە نوێکردنەوەی مۆڵەتیش ئەکات پێشەوەی کە مۆڵەتەکان نوێ بکرێتەوە هیچ لیژنەیەک سەردانیان نەکات بۆیە بزانێت کە تەواوی مەرجە ژینگەیەکانی تێدایەجا ئەو کات مۆڵەتەکەیان بۆ نوێ بکرێتەوە ئەگەر هەر کێشە و خەلەلێک هەبوو مۆڵەتەکەیان بۆ نوێ ناکرێتەوە دەستی ژینگە لیژنەیەکی هەیە کەشفی پرۆژەکە دەکرێت سەرتا دەشە کەشف دەکرێت راپۆرتی خۆی دەنووسی لیژنەکە لە پاشە و کەشفەکە کرا دێتەوە دەستی ژینگە ئەو جامە راپۆرتێک هەیە پێدوتی یائی و ئەو راپۆرتە و ئەو بابەتانی کە باسم کە تازە مەرج و شەرت و شروط و ئەبعاد و دووری و لە نیشتە جێبوون و لە پرۆژەی هاوشێوەی خۆی و زۆر شت دەخۆ دەگرێت پیسبوونی خاک و پیسبوونی هەوا و تاسیسە بایۆدایڤەرسیتی و لەسەر هەموو سێکتەرەکان هەمووی ئەوەی تێدا کوالیتی هەوا باز دەکرێت ناو راپۆرتدا بەپێ ئەو ستاندەراتانیش بکەن کە ئێمە دایدەنین باشە کاک ئازاد ئێوە تا ئێستا ئەو مۆڵەتانەی کە دراوە ئەگەر ڕووپێوێکتان کردبێت یان ئامارێکتان لەلا بێت تا چەند لە دوای ئەوەی کە مۆڵەت دراوە ژینگە پیسی بەخۆیەوە بینیوە یاخودنا ڕەچاو کراوە و ژینگە ئاساییە و باک پاڵاوگەکانیش بەردەوام بن لە کارکردنی ئێمە ئێستا هەست پێ دەکەین ژینگەیمە ئاساییە ئەمە دوو بابەتمان هەیە پیسبوونی هەوا پیسبوونێکمان هەیە پێی دەوتێ پیسبوونی سەطحی معنی لە ناو شارەکان لە بەتی چەمەدە قیاس دەکرێت ئەوش پێویستمان بە جیهازە ئێمە چەندی جار باسیشمان کرد لە بابەتەکان باز دەکەین ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بە 6 محەطەی کوالیتی پیاوانەی هەوا هەیە چونکە زۆر گرنگەمە بتوانین کوالیتی هەوا چەندمان هەیە کە پێویستمان بە 6 دانەمان هەیە و دەستی پارە ساکنی ژێنگە ئەویش نابتە قیاس چونکە لە شوێنێکی تایبەتدادایە بۆ ئێمە دەمانوێت لەو ناوچانەی کە پیشەسازی معنی بۆ نمونە لە خەتی گوێر لە خەتی مووسڵ لە خەتی مەغمود چونکە ناوچە پیشەسازیەکان کەوتوتە وێندان زۆر بە زۆریە بۆیە پێویستە لەوێ دامەدەێت سەمێکێکمان هەیە ناو شاریە ئەوەی ناو شاری ئاسایی دەخینەوە قڕاکەی خۆی ئاسایی دەخین توی کێشەیەکی نییە بەس ئێمە دەبێت بابەتش کەشمان هەیە پێویستی کوالیتی هەوا لە ئاسمان دەپێ ئێمە ئەوە نابتە قیاس کردەوە ئێمە کاریگەری ئەگەر تەماشای سنووری شاری هەولێر بکەین ئەمە کەرکووکمان لە تەنیشتە مووسڵمان لە تەنیشتە لەولا لەوانەیە کاریگەری پاڵۆگەکانی و هەروە بیرەنەوتەکانی سووریاش لە سەرمان هەب لەسەر شاری هەولێر و شاری دهۆکی شەبی چونکە ئاسمان کراوەی مەفتوحە ئەو سەدانەوە منە ئەگەر تەماشای بکەین لەو دی زورگە زراوی لای کەرکوچیە تقریبا نزیکەی 400-500 بیر هەیە 5-6 محەطەی گەورەی ئەوە نەفت هەیە محەطەی بۆ نوێنجاستان و سەر بە شاخ و داوت گورگە و ئەوەش هەموو تاسیری دەگەێتی جای بای تاسی لەسەر هەوای مەدەکات بۆیە ئەوانەی کە هەوا دەپێودێت کە جیازێتی ئەڵمانی باز دەکات کە هەوا هەولێر و شاری هەولێر پیسە ئەوە لە ئاسمانی پێدەوەی ناکاتە قیاس زۆر باش یەک پرسیارم هەیە وەکو دو پرسیار ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە بۆ نمونە باسی کەرکووکت کرد ئەوانش پاڵاوگە هەیە بەڵام ئەبینین کە سەر بە حکوومەتی عراقین بۆ خۆشیان ئەوانیش دەستەی ژینگیان هەیە ڕەنگە لە شاری خۆیان دووری بخەنەوە بەرەولای هەولێر زۆر نزیکتر بێت لەو حاڵەتانە چی ئەکەن چۆن ئەو هاوسەنگی ڕاگرن ئەو پاڵاوگانێکی هیچ شارەکانی ترە لە هەولێر نزیک نەکەوێت ئێمە دەبی تازە باسم کرد ئەگەر ئێمە محەتەمان هەیە 20 ساڵ منیکە ئەوە هیوانە بەڕاستی ئەمەش ئەو کاتی زاد وەدەگرێت بە زەمە نەبوونی محەتە کێشەی و دروستکردنی یەکەم شت ئەو محەتانی کە 6 بە عەتەب باز کردیە ئەوە یەک دووش ئەمە بە ئیتیجاهی باە معنی ئیتیجاهی باە بەرەو چێ بڕوا بەرەو ئەو شوێنە ئەوەکەت ئاڕاستەکە دەڕوا معنی بۆ نمونە ئەگەر لە کەرکووک بی لەوانەیە شاری کەرکووک پیس نەکە ئاڕاستەکەی بەرەو هەولێر بایەکە و کاتی هەولێر ژینگەکەی پیس دەبی یان ئێستاما هەولێر وا هەڵکەوتووە جوگرافی هەولێر وا هەڵکەوتووە لە تەنیشتی مووسڵ لە منطقەی پاڵاوگەکانی لای مووسڵیش پاڵاوگەیەکی جا زۆر هەیە معنی بیرەنەوت هەیە زۆر هەیە لە کەرکووک هەیە لە سووریا هەیە معنی ئەو ئیتیجاهانە معنی بەرەو لەوانەیە بابی هەولێر بە ئاسمانی هەولێردا بێ لەوانەیە ئەو ئاسمانیش هەواکە پیس دەبی بەس ئەوەی تازە باسم کرد زۆر زۆریە محەتەمان هەبی لەگەر هاوتای بکەین لەگەر ڕێنمای ژمارە 3 ساڵی 2021 کوالیتی هەوا بەڕاستی زۆر گرنگە ئێمە ئەگەر بێت و ئەگەر ئەو ڕێنجانی کە دامانەیە و دەستی پارێژگە لە ڕێنمای ژمارە 3 ساڵ 2021 ئەگەر زانیمان لەو قیاسان دەرچوو ئەو کاتی ئەمە دەتوانین ڕێکاریەکان بگرنە بەر دروستە سوپاس دەکەین ئازاد نووری بەڕێوەبەری فەرمانگەی کاروباری هونەری لە دەستەی پاراستنی و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان لەگەڵ مابووی سوپاس دەکەین.